اخلاقی ام برح خو جان خواجی سردانه زور سپاس بو هم هەتا بەدیهێنانی ئامانجەکانی شەهید بە بەردەوامی یادەکانی شەهید وەداد و تەواوی شەهیدانی ئازادی ڕۆژنامەگەری بەرز ڕادەگرین و لێرەوە دووپاتی دەکەینەوە کە هیچ ئاستەنگیەک هیچ هێزێکی ئەمنی لە تەواوی باشووری کوردستاندا لە هیچ جێگایەک ناتوانێت دەنگە ئازادەکان قەڵەمە ئازادەکان لە باشووری کوردستاندا بێدەنگ بکات بەداخەوە ینی لە باشووری کوردستاندا ئێستا ڕەوشێک هاتووەتە ئاراوە بە تایبەت لە شاری سلێمانیدا کە ڕێگری لە هەموو چالاکیە مەدەنیەکان لە هەموو چالاکیە هوەرەکانی ئەوانەی کە تایبەتن بە گەلی کورد و کلتوری کورد و ڕۆشنبیرینەتەوەکەمانە و قەدەغە دەکرێت لە کاتێکدا هەمومان نەزانین بۆ کۆنسرتی هونەرمەندانی تورک یاخود فارس یاخود عەرەب یاخود وڵاتانی بیانی هەمیشە هۆڵەکانی سلێمانی هەولێر دهۆک لە پێشوازیاندایە نەک هۆڵەکان لە پێشوازیاندیان بگرن زۆر کات لە داهاتی ئەم میلەتەشیان بۆ سەرفەکرێت کە ئەمەش جێگەی داخی تەواوی چالاکوانان و وڵات پارێزانی ئەم وڵاتەیە. ئێمە ڕێگریەکانی ئاسایشی سلێمانی بەداخەوە بۆ ئەمڕۆ بە پشتیوانیکردن لە تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان دەزانین بە دووبارە کولانەوەی برینی ئێمە ڕۆژنامەنووس و بنەماڵی شەهیدانی سەربەش دەزانین کە بەداخەوە ینی من بۆ خۆم لەگەڵ بەرپرسانی ئاسایشی سلێمانیا چەند دانیشتێکم هەبوو لەگەڵیان قسەم کردووە هەتا بەو زمانە پێم وتون کە دایکی ماڵباتی بە 70 ساڵ تەمەنەوە چەند کاتژمێر ڕێگەیان بڕیوە چەند میوان ئێمە لە دهۆک لە تەواوی بادینان لە هەولێر لە گەرمیان دێنە مەراسیمەکەمان تکایە ینی لانیکەم لە هۆڵی خۆمانە لە هۆڵی ستۆدیۆکانی خۆمانایە هاوکاریمان بکەن مافی هەرچەند مافی خۆشمانە بەڵام ئیتر ئێوە دەسەڵاتدارن بەداخەوە ئەوانیانوت ئێمە مەفرەزە دەنێنێ سەرتان و ستۆدیۆکانتان پێدا دەخێن لە کاتێکدا من پێم وتون ینی هەموو کەس دەزانێت وتومە ئێوە حکوومەتن نەک داخستنی ستۆدیۆ دەتوانن هەمومان بکوشن دەتوانن هەمومان دەستگیر بکەن بەڵام ئایا ئەمە ئازایەتیە یاخود نازانم لە هیچ چوارچەوەیەکە جێگەی نابێتەوە. جارێکی تر داوای لێبوردن لە ئێوە دەکەین کە بەهۆی کەمی شوێنەکەەوە میوانێکی زۆر تەلەفۆنیان کرد و نەیانتوانی ئامادە بن و میوانێکی زۆرش هەر بۆ خۆمان دیسانەوە پێمان وتنەوە کە لە مەراسیمەکەی ئامادە نەبن بەهۆی ئەو ڕێگریانەی کە هێزە ئەمنیەکان لە میادە کردویان لە کاتێکدا چەندی جار ینی هەموو بەڕێنێکمان پێداون کە هیچ مۆرکێکی حزبی پێوە نەبێ ئێستر دەستگاکانی ڕاگەیاندن لێرەیە ئامادەیان هەیە وەکو دەبینین نەوتارێکی حزبیمان دەبێت و نە هیچ لۆگۆ ئارمێکی حزبی هەیە تەنها ئەوەیە کارێکی ڕۆژنامەگەریە و یادی زیندوو هێشتنەوەی ڕۆژنامەنووسێکدا کە لە پێناو ئازادی ئەم وڵاتەیە لە پێناو ئازادی وتن و ڕایوتندا گیانی خۆی بەقت کردووە. ئێمە وەک هەمیشە وەکو دو ساڵی ڕابردوو ئەم ساڵیش دوو خەڵات پێشکەش بە ڕۆژنامەنووسانەکەین لە ژێر ناوی خەڵاتی وەداد بۆ ئازادی ڕۆژنامەگەری لە دیاریکردنی ئەو کەسانەیە کە خەڵاتەکانیان پێ دەبەخشێت بێگومان پرس و ڕاوێژمان بە چەند ڕۆژنامەنووسێکی بە ئەزمون کردووە بە ڕێکخراوەکان کردووە لە ئەنجامدا بە هەمومانەوە کۆک بووین لەسەرەوەی خەڵات بە دوو لایەن بدەین یاخود دوو تیمی ڕاگەیاندنی بدەین بە سپاسەوە کە ئێستا لێرە وجودیان هەیە. پێشەوەی خەڵاتەکان دابش بکرێت داواکەین کە بەڕێز کاک عەبدوڕەحمان حسێن برای شەهید وەداد کە لە شاری دهۆکەوە تەشریفیان هێناوە بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەیەک ڕاوبۆچوونی خۆیان لەسەر کەیسی تیرۆرکردنی شەهید وەداد بەکوێ گەشتەوە و هەڵوێستی ئەوان دەربارەی ئەم ڕێگریانەی ئاسایشی سلێمانی بخەنە ڕوون. با بەڕێزیان فەرمووی. دەستپێکم دوێت بێرە بێژم ئەvە 3 ساڵ دەرباز بوون لەسەر تیرۆرکردنا ڕۆژنامەوان وەداد حسێندا حتا ئەڤروکە چه ئەنجام نەهاتینە دەستخستن چ vەکولینەکە جددی نەهاتیە گرن لەسەر vê keysa şehîd wedadî. Her wekî hîn zanin li dihûkê desthelata partî her sal em bi azadanî neşin sersala vedadî bikin ji ber fişara partî lê evrûke cihê daxî em hatîne şarê Silêmaniyê asayişa giştiya Silêmaniyê her wekî partî her wekî desthelata partî ew teamület gelme kir ev jî dibîte xaleka reş li mêjuwa desthelata partî û êkedî da. Careka dî spasiya hewe hemiya dikein û wek bina mala şehîd wedatî em spasiya xelkê Silêmaniyê dikein çünkü her roja ewil ta evrûke xelkê Silêmaniyê xemxor bûyne û harîkar bûyne digelme da. Zor zor spas.
ئەمڕۆ بۆنێکی ناخۆشە کە ساڵیادی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسێکی گەنج و بوێر و هەروەها دڵسۆز و پڕیوا دەکەینەوە لەوەش ناخۆشتر 3 ساڵ تێدەپەڕێت بەسەر ئەم تاوانەدا و هێشتانە ئەنجامدەرانی ئەم تاوانە دەستنیشان کراوەنە دێوسێکەشی ڕێڕەوێکی یاسایی خۆی گرتووە لە هەمووی ناخۆشتر ئەوە بوو کە ئەمڕۆ ئەوەی کە ڕوویداوە لێرە دەسەڵاتداران هێندە بێباک بوونەلەوەی کە نەیان هێشتووە مەراسیمێکی شایستە بۆ تیرۆرکردنی ساڵیادی تیرۆرکردنی ئەم ڕۆژنامەنووسە بکرێتەوە ئەوەش دەرخەری ئەوەیە کە دۆخی ڕۆژنامەنووسان لە کوردستان لە چی ئاستێکدایە ئامادەبانی بەڕێز و ڕێکخرانی مەراسیم بۆ ئێمە دەبێتە شەرەفێکی گەورە کە خەڵاتی ئەم ساڵی شەهیدی ڕۆژنامەنووس وەداد حوسێن بدرێت بە ڕۆژنامەکەمان ئەم خەڵات بەخشینە دڵخۆشمان دەکات بۆەوەی هەوڵ و ماندووبوونەکەن و ڕۆژنامەکەمان بە هەند وەرگیراوە بە تایبەتی بۆ ڕۆژنامەیەکی وەکو ئێمە ئازاد و لە ناوچەیەک و لە کۆمەلگایەکی وەکو گەرمیان کە پڕە لە ئالەنگاری سیاسی و کەلتوری و کۆمەڵایەتی هەروەک ئەم خەڵاتە هاندەرمان دەبێت بۆ ئەوەی سوورتر بین لە بەردەوامبوون لە کاری ڕۆژنامەوانی و پرەودان بە مافەکانی مرۆڤ و ژنان بە تایبەتی هەروەک ئەم خەڵاتە زیاتر دەمان خاتە ژێر بەرپرسیارەتی ئەخلاقی و پیشەی ڕۆژنامەوانیەوە بۆ ئەوەی چالاکتر لە مەیدانەکەدا ڕۆڵمان هەبێت و جارێکی تر سوپاسان دەکەین بۆ ئەم خەڵاتە و سەری ڕێز لە ئاستی هەموو شەهیدانی ئازادی و شەهیدانی قەڵەم بە تایبەتی و هەروەها قوربانیانی کەلتوری چەوتی تێرسالاری ببورن نێرسالاریدا دەنوێنی ڕۆحی وەدا شاد بێت ڕۆژنامەی نەوژین 18 ئابی 2019. سیام ساڕۆژە وەغەرکردنا شەهید وەداد حوسێن ئیرۆ هاتە ساغکردن لە مخابنی بە ساغکردنێک لە دووکێ ڕێگری تێتاکردنێ پێشتر ساڵێن بوری دال سلێمانی ئەف ساڕۆژە هاتە ساغکردن لێ مخابن ئیرۆ سلێمانیەژی ڕێگری هاتەکردنێ ئەڤەژی وێ چەندێت گەهینەتەن و ئەف دەسەڵاتە هەرێمێ بگشتی دژی ئازادیە دژی مافێ مرۆڤانە دەستگەهێکە و ئەو دەستگەهێ وەدادی شەهید وەداد لێ هاتیە لێ کارت کردی ئیرۆ دویا ساڕۆژای ساغکرد لێ مخابنی بە ڕێگری هاتەکردنێ ئەگەر ئەم بەحث بکەین و پارێزگاها دووکێ gelek caran em gulê dibîn berpirsên parêzgeha dohokê behsê yekê dikin ku bêjin aramtirîn parêzgeha seranserê Iraqê lê eger em behez bikin yani heta niha bikujê şehîd vedatî nehatîne aşkarekirinê ev jî wê çend dît gehînetin ku biraya me wekû rojnamevan wekû çalakvan ku em dibînîn çi aramîn parêzgeha dohokê nîne em dibînîn post bêjîm ئەو ئارامیە ئەگەر ئەو ئارامیە هەبا ئەو ئارامیە بەرقەرار بە ئیرۆ ئەگەر چ نەبا دابکەژی توێنە ئاشکارەکردنێ چکو ڕۆژا ڕووناک و بێژین سنتەرێ پارێزگاها دووکێ شەهید وەداد هاتە تیرۆرکردنێ بەرچاوێ خەلکێکێ بەرچاوێ هەموو دنیای هەموو دەستگێت ڕاگەهاندنێ لێ مخابنی بە دەسەڵات پشتە چکو هەر کەسێک بێتە کوشتن بێتە تیرۆرکردنێ ئەگەر ئەو کەسە نێتە ئاشکارەکردن ئەکید کو دەسەڵات پشتە و دەسەڵاتی ژینە بێتە ئاشکارەکردنێ